لە ڕێگەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵەوە هاوکاری خۆراکی گەیەندرایە بەشە ناوخۆیەکانی قلیاسان لە سلێمانی و بەسەر قوتابیانی بەشە ناوخۆیەکاندا دابەشکران. هاوکاریەکە 1050 سەبەتەی خۆراکی بوون و قوتابیان دەڵێن لەم دۆخە خراپەدا هاوکاریەکان جێگەی خۆیان گرت. خوێندکار خۆی ئێستا لە بارودۆخێکی ناهەموارە لەبەرەوەی کە دەرماڵ خۆی دواخرێ اینجا ڕەمەزانیشە خوێندکاران ئێستا ناتوانن بڕۆنە بۆ ماڵماوەیەکی زۆرە لە داخلین بەهۆی ئەوەی کە هەم ناتوانن ئیشەکانی خۆشیان بەباشی بەڕێوە بەرن ماندوو ئەبن و زۆر بۆیە زۆر پێویستیان بە هاوکاری کەسانی ترەیە بۆەوەی بەردەوام لەو ئیشانەکە یانەوە بۆەوەنی سعیکردنەوە بۆنی ئەو ئیشانەی کە ئیکەن بۆنی ئەو هاتوچێنەوە یعنی ماندووبوونیان زۆر زۆرە. اینجا لەگەڵ ئەوەشان ناتوان لەگەڵ ڕەمەزانە هاتوچێ ماڵۆکەن یاخود لە ماڵ و ئازوقە یاخود شتێک بن بۆ ئێرە بۆی هاوکاریکردنی و خێرخوازان زۆر یارمەتیان ئەدن بۆی باشتر بێ دۆخەکان لە داخلی. ئەکرێ بڵین تەلەبەی داخلی هەر خۆی دۆخی خراپە یعنی دۆخی زۆر باش نییە. اینجا لەناو داخلەکانیشە تەلەبەمان هەیە کە زۆر خراپە ئێمە وەکو خۆمان ناو داخلەکانە پاران بۆ کۆکەینەوە هاوکاریانەکەین ماگانە یعنی تەلەبە پێویستی زۆر بەم شتانێ بە تایبەت بە بۆنێ ئەوەی کە دەرماڵە زۆر دوا ئەکەوێت لە کاتی خۆی و مانگی ڕەمەزانیشە ئیتر عادەتەن هەمومان پێویستیمان بۆی خواردنێکی باش بخۆین بۆ ویزێکی باشمانە بێ بە تایبەت کە ئێمە داوامیش ئەەکەین. ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هاوکاریەکانی گەیاندا قوتابیان و بێجیاوازی بەسەر قوتابیاندا دابەشکرا. ئێمە وەکو ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هاوکاری بەڕێز کاک عەبدولسار مەجید ئەندام پەرلەمانی کوردستان و سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری هەستین بە دابەشکردنی 1050 سەبەتەی خۆراک بەسەر داخلی قلیاسانی کوڕان و کچان واتە بەسەر 5200 تەلەبەدا. سوپاس بۆخوا کۆمەڵێک تەلەبەمان سوودمان کرد لەم بەشە خۆراکەیە کە سەبەتێکی خۆراک بوو پێکات بوو لە وشکە و بوونە فاسۆلیا و برنج و ئەو پێداویستانەی کە لە ئەوەندەی ڕەمەزانما پێی وەرە بکەن. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ پێشتریش لە ڕێگەی هاوکاریەکانەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆز هاوکاری چەندین خانەوادە و قوتابی دیکەی کردووە. لە ئێستاشدا قوتابیانی زانکۆ کە بەهۆی دواکەوتن و نەبوونی دەرماڵەوە لە دۆخێکی سەختدان بەسەرکردنەوەیان بە پێویست زاندرا و بەشی مانگێک خۆراکیان پێدرا.